لە چوارچەوەی پرۆژەی لێدانی شتوت و لۆگۆ لە تەکسی ناوشار و دەرەوەی شار ئێمە لە ساڵی 2020 ئەم پرۆژەیە چوە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا پرۆژەکە دوواکەوت هەتا وەکو مانگی 12ی 2020. هەڵبەتە ئێمە ئێستا دەستمان کردوێتەوە بە لێدانی شریت و لەزگە و لۆگۆ لە تەکسیەکانی ناوشاری سلێمانی و دەرەوەی شار کە ئامانج دەی جیاکردنەوەی تەکسیەکانی ناوشار و دەرەوەی شارە و ئامانجێکی ترمان ئەوەیە کەەوە هەلی کار بۆ ئەو کەسانە دابینکەین کە تەنها بژێویان لە سەرکاری تەکسیە و ئامانجیش ترمان ئەوەیە ڕێگریکردنە لە زۆربوونی ژمارەی تەکسی لە شاری سلێمانیدا. هەر تەکسیەک بەنایاسایی کار بکە، بۆ نمونە بەنایاسایی نەفەر لە سنتری شارەوە بگوازێتەوە بۆ قەزا و ناحیەکان، ئەوە غەرامە دەکرێت بە بڕی 1.5 ملیۆن و ئەگەر هات و تەکسی خەتەکانیش لە ناو شارە کاری تەکسی گەڕۆکیان کرد، ئەوانش بە هەمان بڕ غەرامە دەکرێت. ئێمە ئەم پرۆژەیە ئێستا بەردەوامین و داواکارم لە تەواوی ئەو برا شۆفێرانی کە هەتا ئێستا سەردانیان نەکردوین سەردانی بەڕێوەبەراتی گواستنەوەی پارێزگای سلێمانی بکەن بە مەبەستی وەرگرتنی فۆرمی زانیاری و مامەڵەکانیان لە لایەنە پەیوەندیارەکان تەواو بکەن و دوجار بگەڕێنەوە بۆ بەڕێوەبەراتی گواستنەوە هەتا وەکو کارتی کارکردنیان بۆ دەربکەین و شریت و لۆگۆیان پێ بدرێت. ئەم پرۆژەیە ئەبێت لە ماوەی 6 مانگدا کۆتایی پێبێت. دوای ئەو بەروارە ئەگەر کەسێک ئۆتۆمبیلی تەکسی پێبێت، جا چ لە خەتا بێت لە ناوشارا بێت، لەزگە و شریت و لۆگۆی پێ نادرێت و ڕێگای کارکردنی پێ نادرێت و ئەگەر هات و ئیشیشی کرد ئەوە غەرامە ئەکرێت و ئۆتۆمبیلەکەشی حجز دەکرێت.